سەرداش عوسمان کوڕێکی گەنج بوو کە جوانەمەرگ کرا. مەراسیمی یادی 14 ساڵەی تیرۆرکرانی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمانە کە ڕۆژی 4 ئایار واتە مانجی 5 ساڵی 2010 لە بەردەم زانکۆی سەلاحەدین ڕفێنرا و دوای 2 ڕۆژ بە کوژراوی تەرمەکەی دۆزرایەوە. کە خەبات دەکەن لە دژی گەندەڵی دەکرێنە زیندانیەکانیەوە. لێرە لە گوندی گەتعازەبان لە ناحیەی شەمامەک لە پارێزگای هەولێر کە سوکار و ڕۆژنامەنووسان و چالاکان لەسەر گڵکۆی سەردەشت عوسمان کۆبوونەتەوە. ئەو سمبوڵێکی نەمری تێکۆشانی ئێستا و خەونی داهاتووی ستەم لێکرا و بێ بەشکراوانی کۆمەلگای ئێمەیە. کە سوکارەکەی دەڵێن دەستەڵاتی سیاسی لە پشتیرۆرکرانی سەردەشتەوەیە و دەبێت بە کوژانی کوڕەکەمان دادگایی بکرێن. بێگومان سەردەشت پێشەوەی تیرۆر بکرێت لە وتاری یەکەمی زەنجی کوشتنم لێدا بە ئێمە دەڵێ کە لەسەر نووسینەکانم لەسەر هەڕەشەکان لەسەر هەڵوێستەکانم لە دەسەڵاتدارێتی کوردی لە دەسەڵاتدارانی کوردستان لە بنەماڵە دەستڕۆیشتەکانی کوردستان هەڕەشەی لێکرا. دواتر لە نێجەرگەی شاری هەولێر لە بەرچاوی دەیان پۆلیس و سەدان خوێنکار دەڕفێندرێ و بەداخەوە دوای 14 ساڵ بکوژانی ڕاستەقینە ئاشکرا ناکەن بێگومان دەسەڵاتدارانی کوردستان لە پشتەوەی ئەو تیرۆرن. تا ئەم ساتە تێنەگەیشتون لەوەی هەر کاتێک ڕۆژنامەنووسێک تیرۆر دەکرێت بەدایانی دیکە لەدایک دەبێت. ڕۆژنامەنووسانیش باس لەوە دەکەن لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان و ڕاگەیەنکاران جگە لە ڕێگری و پێشێلکاری ڕوبەڕووی چەندین زۆر هەڕەشە و مەترسی تا ئاستی کوشتنیش دەبنەوە. کابینە دوای کابینە ئەم دەسەڵاتە بێباکتر دەبی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەخۆ ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان زۆر خراپە کە دەڵێم هەرێمی کوردستان مەبەستم تەنیا هەولێر نییە ئەوە سلێمانی و دووەچشە هەڵەبجەشە لە هەر شوێنێک ڕداوێکی بچوش ئاگرکەوتنە دەبێتەوە هێزە چەکدارەکان ئاسایشەوە پەلاماری ڕۆژنامەنووسان دەن ئەو وەگەڵی بڵێن ئان ئاگریان کردبێتەوە بەداخەوە دۆخۆ ڕۆژنامەنووسان زۆر خراپە لەسەر ئاسی نێودەوڵەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئاماژە پێ دەکەن ساڵانە و مانگانە. لە کوردستاندا بارودۆخی ڕۆژنامەوانان و چالاکوانان بەرەو باشتر ناڕوات بەرەو خراپتر دەڕوات لە دژی گەندەڵی لە دژی مافە بنچینەکانیاندا و لە دژی چالاکوانی ئەوانە بنوێنن. ڕۆژنامەوانە و چالاکوانان کە ڕوبڕووی دادگا دەکرێنەوە بە شێوەیەشی دادوەراران دادگای ناکرێن لەبەرەوەی دادگایەکان بێلایەن نین لەبەرەوەی دادگایەکان بوونەتە ئامراز بەدەستی لایەنە سیاسیەکانەوە. پاش 14 ساڵ هێشتا ئەنجامدەرانی تاوانی تیرۆرکردنی سەردەشت عوسمان دەستگیر نەکراون و دادگاش هیچ ڕۆڵێکی لەو دۆسیەیەدا نەبینیوە. بەر لە سەردەشت و دوای ئەویش چەندین ڕۆژنامەنووس و قەڵەمبەدەستی دیکەش لە هەرێمی کوردستان تیرۆر کراون و دۆسیەکانیان هەر بە کراوەیی ماونەتەوە. کە پۆستە باڵەکانی زانکۆش درانە کەسانی حزبی بە دڵنیاییەوە زانکۆ ڕاستەوخۆ دەکەوێتە ژێر هەژمونی حزب. لە کاتێکدا یادی 14 ساڵەی تیرۆرکانی شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان دەکرێتەوە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەردەوام لە بەرتەسکبوونەوەدایە هەر لا گرتن و کوشتن و بگرە تاوەکو پێنەدانی زانیاری. ئازاد وەمەراوی کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.